هاوڵاتیانی بەڕێز، هاوڵاتیانی خۆشەویست، ئەم کاتتان باش و هیوەدارم سەلامەت بن. نەورۆزتان پیرۆز بێ. نەورۆزێکی مێژوویە، هەرگیز لە بیرمان ناچێتەوە. سوپاسی گەلی کوردستانەکەین کە ئەم هەلەی بۆ ڕوخسانین کە بتوانین بەرنمەیەک بەم شێوەیە لەم کاتە ئاڵتونیا کە هاوڵاتی سەیرمانەکات و تکاتان لێکم بۆ هەر کەسێک کە ڤیددیۆکان ئەبینێ تکاتان لێکم شەیریکەن، دابەشیکەن لەگەڵ هاوڕێکانتانە. ئەگەر بۆشتان ناکرێ داونلۆدیکەن، دوایی شەیریکەن. بۆ ئێمە زۆر گرنگە، چونکە ئێمە نیازمان هەیە وەڵام بە هەموو پرسیارەکانی هاوڵاتی بینەوە لە چەند شەوێکە. لەبەرەوە زۆر بۆ ئێمە زۆر گرنگە. ئیم شەویش بەڕێزان دوو دکتۆرمان لەگەڵایە، دکتۆر کۆسار محەممەد عەلی، پزیشکی ڕایۆشکاری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا، ڕاگری کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی، دکتۆر عەبدولفەتا حەورامی، پسپۆری خۆپاراستنی تەندروستی، مامۆستای کۆلێژی پزیشکی، یەکێک لەو کەسانەی کە لە خۆپاراستن و لە خۆپاراستنی ئەم هەڵمەتە دژی کۆرۆناڤایرۆس لە سەرەتاوە لەگەڵیا بووە. هەر بۆیە ئێوارەکەمان ئێوارەیەکی پڕزانیاری، ئێوارەیە کە بێ هیوارین وەڵام بینەوە بە زۆربەی پرسیارەکانی ئێوە. لە دکتۆر کۆسارەوە دەست پێ یەکەم. کاکتۆر گیان بەخێر بێ. زۆر سوپاس. کۆرۆناڤایرۆس دنیای گرتووەتە خۆی. ئەمەوێ باسێکی کۆرۆناڤایرۆسمان بۆ بکەیت بۆ چوونەی کە تا ئێستا لای خۆ دروست بووە و دووەم جاریش هەر لە بەبەردەوامی لەگەڵ باسەکە باسێکی ئەوەی کە پێوتێ ڤاکسین یا پێکوتە ئەوەشمان بۆ باسکەیت، دوای ئەوە کە تەواو بوو پرسیارێکی تریشمان بۆ ئامادە کردویت. زۆر سپاس. دەستخۆشی لە دکتۆر کامەرانەکەم بەڕاستی ئەم ماوەیە زۆر ماندووی، زۆر هیلاک بووی و هیوای سەرکەوتن بۆ خوازم ئیشەڵا کارەکانە هەموو جێی خۆی گرتووە لای ئێمە و لای هاوڵاتیان لە هەموو کەسێک. حەزەکەم پیرۆزبایی نەورۆز لە هەموو گەلی کوردستان بە تایبەتی و شاری سلێمانی خۆشەویست بکەم. هیوادارم هەموو نەورۆزێ لە ساغ و سەلامەت بن و هیوادارم ئەم نەورۆز لە ماڵەوە بکەن و پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە، لە ماڵ دەرنەچن بۆی ئەم پەتایە بڵاو نەبێتەوە. سەبارە پرسیارەکەی کاکتۆ کامەران، کۆرۆنا ڤایرۆس ڤایرۆسێکی کۆنە، ڤایرۆسێکی تازە نییە، بەڵام ئەم ڤایرۆسە بۆ مرۆڤ تازەیە، بەڵام لە جیهانی ئاژەڵ و حیوانە ڤایرۆسێکی زۆر کۆنە و یەکەم جارم ڤایرۆسە دۆزرایەوە لە ساڵەکانی 1970 بوو کە لە باڵندەیە دۆزرایەوە. پاش ئەگەر سیرکەی لەوانەیە مێژی کۆنتریش هەبێت لە سەگ، لە پشیلە، لە شەمشەمەکیۆرە، لە مار، لە حوشتر، لە زۆربەی باڵندە و ئاژەڵەکانە ئەم ڤایرۆسە هەبووە و تووشی نەخۆشی کردوون، بەڵام نەخۆشیەکە نەگوازراوەتەوە بۆ مرۆڤ بەو شێوەی کە ئێستا هەیە. بەڵام لە ساڵی 1960 یەکەم جار ئەم ڤایرۆسە لە پەتای تووشی چەند مرۆڤێکی تووشی پەتا کرد و دۆزرایەوە لە ناو لووت و بۆری هەوای ئەو کەسانی کە تووشی پەتا بوون، بەڵام پەتاکە چونکە پەتایەکی ئاسایی و بەسیط بوو لەبەرەوە گرنگیەکی ئەو تێ نەدرا. ئەم ڤایرۆسە بەم شێوەیە مایەوە لە مرۆڤی تووشی پەتای بەسیطە کرد. ساڵانە بە تایبەتی لە کۆتایی زستان و سەرەتای بەهارانان پەتایە زۆر بوو، بەڵام تا ساڵانی 2003 کە ڤایرۆسەکە بە شێوەیەکی گۆڕانکاری بەسەرهات کە لە وڵاتی چین و سنگافورە بڵاو بوویەوە کە سارسیان پێ ئەوت. ئەم سارسە بۆی کوشندە بوو لەو کاتە کە ئەو کەسانی کە توش بوون بۆ چەند وڵاتی تقریباً 24-25 وڵات بڵاو بوویەوە و بۆ هەیە کوشتنی نزیکەی لە سادەی ئەوانەی کە توش بوون. پاشان بە شێوازێکی گۆڕانکاری بەسەر خۆیان هێنا لە ساڵی 2013 لە سعودیە بڵاو بوویەوە کە پیانەوت مێرس. ئەو هەمان ڤایرۆسی کۆرۆنا بوو، بەڵام بە شێوازی گۆڕانکاری کە ئەمیش کوشندە بوو، بە نسبەی کوشندەکەی گەشتە نزیکی لە 34. بە هەمان شێوە لە کۆتایی ساڵی 2019 کە لە وڵاتی چین ئەم نەخۆشیە بڵاو بوویەوە کە لە هەمان شێوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بڵاوی، پاشان لە مرۆڤ بۆ مرۆڤیکە بڵاو بوویەوە و ئەو پەتا جیهانی دروست کرد کە ئێمە بەشێکین لەو پەتا جیهانیە کە لە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر نییە، بەڵام نزیکەی 41 بە هەموو هەرێمی کوردستان 41 توش بوومان هەیە تا ئێستا و لە هەموو وڵاتانی جیهانی گرتووە نزیکی زیاتر لە 180 وڵات و ژمارەیەکی 270,000 تێپەڕان بۆ ئەوانی کە توش بوونەکو لە گرافەکەی ئایبڕێن 263 بۆ 267,000 کەسی توش کردووە و ژمارەی مردووان گەشتوە 10,000 کەس لە جیهانە کە بۆ پەتایەکی جیهانی. ئەم پەتا جیهانیە ئێمەش بەشێکی لە وڵاتانی جیهان بە دەستخۆشیەوە
فەرماگەی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی و هەروها وەزارەتی خوێندنی باڵەش هەمویان هاوکار بوون بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بڵاوبوونی ئەم پەتایە و تا ئێستا ئێمە زۆر باشمان هێناوە بە پابندبوونی خەڵک بە نەچوونە دەرەوە و تێکەڵ نەبوون لە شوێنە قەرەباڵەکانە پەتاکە بە شێوەیەک لە شێوەکان تا ئێستا ئەتوانین بڵین کۆنتترۆل کراوە لە دەست دەرنەچووە و ئێمە ئەگەر خۆمان مقارنەکەین بە وڵاتانی جیهان لە زۆر وڵاتی پێشکەوتوو لەم کاتی ئێستایا باشترین و زۆر باشین ئێستا بەڵام ئەوەی کەماوە ئایا لەمە دوا چی بکەین ئەوە ئیتر ڕۆژانە بەپی حاڵەتەکان کە دروست ئەبێ وەڵام بدرێتەوە. سەوارە بە خاڵی دوین پرسیارەکە ڤاکسین مۆزوعی ڤاکسینە بۆ بە مۆزوعیشە کە خەڵکێک ئەمەلی زۆریە وازانێ مانگەکەی تر یا سێ هەفتەی تر یا سێ مانگی ترەگە لەسەر ئەوە بەش ڕۆنکردەوەمان بۆ بێ زۆر دەست خۆش پرسیارێکی زۆر بەجێیە چونکە بەڕاستی تێگەشتێکی ناڕاستەیە لای دانیشتوان و خەڵکە ئەڵێن ڤاکسین چارەسەرە. ڤاکسین چارەسەر نییە بۆ ئەم نەخۆشیە. ڤاکسین یا پێکوتە بریتیە لەو جورعایی کەمی ڤایرەسەکە کە ئەدرێت بە مرۆڤی ئاسایی بۆ ئەوەی مەناعە پیاکە بەرام ڤایرەسەکە بۆی توش نەبێ لە داهاتووە. دروستکردنی ڤاکسینش کارێکی ئاسانیە و کارێکی سادەنیە وەکو تێگەشتوون لە هەندێک جار لە دەستگاکانی ڕاگەیاندنا بە شێوەیە باسێکرد کە ئەمە چارەسەر و 2 هەفتێکە ئەگاتە وڵاتی ئێمە و ئەدرێ بە خەڵک و خەڵکی توش نابێنە خێوانیە. ڤاکسین کاتێ دروست ئەکرێت کاتێکی زۆری پێچێ بەپی ئەو راپۆرتانی کە لە وڵاتی چین یەکەم جار دەستیان پێکرد اینجا پاشان ئەمریکا ئێستا زۆربەی وڵات حتا ئێرانیش خەریکی دروستکردنی جۆرەکانی ڤاکسینە بەلایەن کە ساڵی بە ساڵنوێکی پێچێت. یعنی ئەو ڤاکسینی کە لە سیەتڵ تاقی کرایەوە تەسەورەکەی ساڵێک ساڵ و نوێش ئەوەی سیەتڵیش کە تاقی کرایەوە تۆزێ سورعەتی پێوە دیار بوو چونکە خۆدان نازان ڤاکسین یەکەم جار لەسەر ئاژەڵ تاقیەکرێتەوە یەکەم جارە بەم شێوەیە چونکە سورعەتی لەسەر مرۆڤ تاقی کرایەوە تاقیکردنەوە بوو ئەوەی کە کرا کە ئافرەتی کە یەکەم جار وەریگرت و 43 کەسی کە وەریان گرت بە هەمان شێوە ئەمە ئەبێت تا بەلای کەمە 2 هەفتە بێت دوایەوە تایتەریان بۆ بکرێزانن ڤاکسینەکە دژەتەنی دروست کرد لە جسمیانە جوزیان جوڕی ڤاکسینەکە زیاد بکرێت یا کەم بکرێت بەم شێوازی تا ئەڕواتە ئەوەی کە ڤاکسینەکە بزان سەلامەتە بۆ مرۆڤ پاشان ئەدرێ بە شەریکەیەکی دەرمان بۆ ئەوی دروستی کات و پاشان بڵاوەکرێتەوە بە جیهانە حکوومەتەکانە بێ بیکڕن WHO بێت تەوزیعی کات بەم شێوەیە ئەبێت و پاشان ئەدرێ بە کێ خۆم نادرێ بە هەموو دانیشتوانی جیهان ئەدرێ بەو کەسانی کە ڕیسکی توشبوونیان زۆرە بڵین ئەوانەی کە پیرن ئەوانەی مەناعیان کەمە ستاوی تۆبی لەبەرەوە ڤاکسینەوەی ئەو ڤاکسینە هەموو خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوە نەبێیەکێ کە بیانگرین و لیان بێت خێر بە هیچ شێوەیەک هەر بە هەمان شوی ڤاکسینی ئەنفلۆنزا ئەوانی کە هەیە کە پەتیان فنا دروستەکە ئەدرێ بەو کەسانی کە بەرکەوتان هەیە لەگەڵ نەخۆشە بۆ نمونە ستاوی تۆبی لە خەسەخانەکان ئەدرێ بۆ کەسانی کە ڕیسکیان هەیە تووشی ئەم نەخۆشیە بن بەتابەتی نەخۆشیە ئەوانەی کە تەمەنیان زۆرە لە 70 ساڵ زیاترە ئەوانەی نەخۆشی درێژخایانی وەکو شەکرە و نەخۆشی ستی گورچیلە و نەخۆشی ژێرپەنجەکان و نەخۆشیانی چارەسەر وەرەگرن کە بەرگریاندا ئابەزێ لەبەرەوە ڤاکسین ئەدرێ بەوانە کەواتە ئێمە تەوەقوعەکەین دەستی خۆش بێ تەوەقوعمان وایە لە مانگی چواری 2021 مانگی چواری 2021 ئێستا مانگی 2020 لە مانگی چواری 2021 ڤاکسینەکە تەواو ئەبێ دوای تەوابوون بەڕێی تۆ چەنی پێچێ بگاتە ئێمە ئەوە تەواو بوو هەمووی خراە پاکەتەوە ئێمە یعنی لەسەر قایمێن زوو پێمان بگە هەموو وڵاتایان WHO مادام ئۆفیسی هەیە لە عێراق و لە کوردستانیشا لەبەرەوە من ئەگەر دروست کرێت لەەوە ناچێت زۆر تەخیر نازانم کاتەکەی چەنەوێ بەس لەەوە ناچێت کە WHO ئێمە لە وڵاتی ئەمە وجودیان هەیە لەوانی دکتۆر عەبدولفەتا زیاتر بزانیان لەوەی کە چەند ئێگاتیان بەس ئەگاتە لای ئێمە ئینشەڵڵا پرسم بۆ داناوە زۆر باشە ئەگاتە لای ئێمە ئینشەڵڵا پرسیارێکی ترمانێ دکتۆر گیان دەستی خۆش بۆ ئەو مێژووە لەسەر کۆرۆنا ڤایرەس و هەروەها باسی ڤاکسینەیشنەکە کە کرا یەک گرێچۆرەی ڤاکسینی لای من بەڕێی خۆم یەک گرێچۆرەی ڤاکسینی لەناو هاوڵاتیانە کردەوە ئێمە هەرسێکمان لە کۆلێژی پزیشکین و هەرسێکیمان سەر بە زانکۆی سلێمانین پرسیار لە دکتۆر کۆسارەکەم لەسەر ئێستەی زانکۆ و لەسەر ئێستەی کۆلێژی پزیشکی بەرنامەی ئێستا و بەرنامەی داهاتووی چییە ئایا ئەم کۆرۆنا ڤایرەسە بووە بە هۆکارێکە زانکۆ و کۆلێژی پزیشکی شتێکی تازە حرەکەیکی تازەی تا دروست بوو بێ هەر ئێستا بۆ داهاتووش دەست خۆش کاکەتەوە پرسیارێکی زۆر بەجێ زۆر جوانە بەڕاستی ئێمە هەر لە سەرەتایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چین
هەمووتان ئاگادارن ئێمە چەند ئیجتیماعی هەنگە لەگەڵ بەڕێوەبایی تەندروستی سلێمانی کە من ئەندام و لوژنەکەی ئەوێ و جەنابیشتان هەردووکتان ئەندامن لەگەڵ منە لە لوژنەی زانستیەکەی بەڕێوەبایی تەندروستی سلێمانی کە 11 کەس پێک هاتووە و بە پێی ڕێنمایەکان ئەم کەسانە بۆیان هێل تەسریح بن لە عەلامە بەڵام بەداخەوە زوو کەسێکە تەسریح لە عەلامە وەڵا لەسەرەوەش قسە بکە قەیچێکە ئەوەش مۆزوعێکمانە هەچێڵەسی قساکە لوژنەی زانستی ئەوەی کە بەڕێز دکتۆر سەباح دروستی کردەوە لوژنە زانستیە بۆ هەیە تەسریح با لەسەر کۆی بابەتەکانی کۆرۆنا بە ڕێگریگرتن بە ڕێنمایەکان بە جانبە تەندروستیەکەی بە جانبە نەخۆشیەکان جانبە چارەسەرەکان بە ڤاکسین بەمانە باش ببینێ سەر زانکۆ کۆلێژی پزیشکی ئەوەی بێرە سەر زانکۆی ئێمە لە یەکی سێ بەڕێز وەزیری خوێندنی باڵا ئیجتیماعی کرد لە سەرۆکاتی زانکۆی سلێمانی لوژنەیەک پێکێنرا بە سەرۆکاتی ڕاگەیاتی کۆلێجی پزیشکی و ئەندامەتی کۆلێجە پزیشکیەکان و چەند کەسێک لە بەڕێوەبەراتی خۆپاراستن و تەندروستی سەلامەتی زانکۆ کە ئەم لوژنەیە چەند کارێکی گرنگی کردو بەڕاستی ئێمە چەند شتێکی گرنگمان کردو حەزەکەم بینەران ئاگان لەو شتانەیە کە کراوە کە لە خوێندنی باڵا کردوێتی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبایی تەندروستی سلێمانی یەکێ لەو شتە گرنگانی کە کراوە بریتیە لە ئامادەکردنی تاقیگەیەکی پێشکەوتو لە دەستەی کوردستانی بۆ توێژینەوەی زانستی کە ئەم تاقیگە هەماهەنگ بێ لەگەڵ بەڕێوەبایی تەندروستی تاقیکردنەوە بۆ تەشخیصی کۆرۆناڤایرەسە بەڵێ تاقیگەیەکی زۆر چاکە و ئێستا ئامادە کراوە حازرە بۆ فحسکردن بۆ ئەو نەخۆشانەی کە ئێمە ئەگەر خوا نەخواز نەخۆشەکە ژمارەیان زۆر بوو ئەو تاقیکە هەمان لە سەرچنار نەیتوانی ئیستیعابی ئەو ژمارە زۆری فحس بکە ئەو تاقیگەیە ئامادەکراوە هاوڵاتیانی سێمە سێ شوێنمان لە سلێمانی هەیە بۆ فحسکردن یەکێکیان لە سەرچنار ئەوی تریشان لە نەخۆشخانەی ئاسا سێهەممان لە سێنتەری لێکۆڵینەوەی ستراتیژی ئەمە یەکەم خاڵی دووەم ئەو کاتێک کە ئێمە بیرۆکەیەکمان هەبوو کە بەڕێز کاک ئاوات قایمقامی مەرکەزی سلێمانی بیرۆکەی واڵا کرد بۆ ئێمە کە بتوانین هۆدلاینە بکەینەوە ئەو هۆدلاینە کە ئامادە بێت ینی هاوڵاتی کە تەلەفۆن ئەکات یەکی پرۆفشنال تەلەفۆنەکەی لێ وەرگێت بۆی بزانێت چۆن ڕێنمایی بکرێت ئەم هۆدلاینە بوو بە فکرێک ئێستا هەموو لە هەرێمی کوردستانە پەیڕەو ئەکرێت لەسەر خەتی 122 کە ژمارەیەکی چاکی کۆلیجی خوێندکارانی کۆلیجی پزیشکی کەسی خوێندکارن لەسەر هێڵن 24 ساعات ئامادەن کە لە هاوڵاتیەوە تەلەفۆن وەرەگرن و ڕێنمایانەکەن چی بکەن بەپی سکۆرین سیستمێکە کاک دکتۆر عەبدولفەتاح تەنزیمی کردووە لەگەڵیان بەپی ئەو سکۆرانە کە دەرەجی بۆ دائرێت کە سوال لە نەخۆشەکەکەن چ نیشانەیەکی بەپی نیشانەکان ئەنێرێ بۆ ئەو شوێنانی کە پێویست بکات. خاڵی سێهەم ئێمە چەند گروپێکی خۆبەخشمان دروست کردووە تا ئێستا پێویستمان نەبوو بەکارهێنین لە کۆلێجی پزیشکی و کۆلێجە پزیشکانی زانکۆی سلێمانی زانکۆی پۆلیتەکنیک کە ژمارەیەکی زۆر خوێندکارن ئامادەن بە خۆبەخشانە کار بکەن ئەگەر خوا نەخواست پەتاکە بڵاو بوویەوە کە لە ژێر ڕێنمایی بەڕێوەبایی تەندروستی سلێمانی ئەمانیش بە هەمان شێوە خۆبەخشانە ئامادەن ئەم تیمانە. خاڵی چوارەم ئامادەکردنی شوێن ئەگەر خوا نەخواست پەتاکە بوو بە ئاوتبرێکی گەورە بڵاو بوویەوە شوێنمان حازر کردو بۆ ئەوانە و خاڵی پێنجەم بریتی بوو لە دروستکردنی بە ئەلکترۆکردنی بڵاوبوونەی پەتاکە وەکو ئەم لە میوێنەیە ئەمێرێ ئێمە GISمان دروست کرد بە هەوڵ لەو GIS ئەوەستین دکتۆر کۆساجیان با دکتۆر عەبدولفەتاحجان پێش ئەوەی GISەکەمان ئەتوانی بە یەک دەقە بۆمان باسکی بۆ پرسیارە گرنگان قورسەکانە لێ بکەین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. طبعا لەو کاتەوەی کە لە یانزەی 2020 کە ڕێکخراوی تەندروستی جیهانی پەتاکە بە پەتاکی جیهانی ناسان سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دوو دەستەواژەی هەبوو بەکارهێنا دوو دێر کە زۆر گرنگ بوو و بۆیە حەزەریەک لە بەدرەنگ ناساندنی ڕێکخراوی تەندروستی بە پەتا ناساندنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەبەر ئەوەی کاتر تەواوی ژیان ئەگۆڕێت لەسەر گۆی زەوی تەواوی حکوومەتەکان ئەخاتەژێ بە پرسیارەوە دوو دەستەواژەی زۆر گرنگی لە کۆتایی وتارەکەی ئاماژەی پێیە وتی مادەم ئەم پەتایەمان بە پەتاکی جیهانی ناسان هەموو سێکتەرەکان لە کۆمەڵگەکانە لە وڵاتەکانە بەرپرسن و هەموو تاکێکیش بەرپرسە واتە تاک بەرپرسیاتی زۆرێکەوێتە ئەستۆ دامەزراوە جۆر بە جۆرەکانی حکوومەتیش و کۆمەڵگەش بە پرسیاتی گەوتەستۆ لەم منتەڵەقەوە بەڕاستی ناوەندێکی ئەکادمی وەکو زانکۆ وەکو وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی بەو پێدانگەی کە سەرچاوەی مرۆیی جۆر بە جۆری لە بن دەستە و کۆمەڵی سەرچاوەی مادی زۆری هەیە کۆمەڵی سنتەری توێژینەوەی هەیە ئەتوانێت هاوکار هەماهەنگ بێ
بۆیە هێشێ لەو هەنگاوانەی کە ئاماژەی پێدرا کاکتۆر باسی کرد مەسالی بە GIS کردنی بڵاوبوونەوەی داتاکانی هەرێمی کوردستانە ئەگەر سەیری ماڵپەڕەکانی جیهان بکەین زۆربەی زۆریان داتاکان پیشانیان لەسەر ئاستی وڵات پیشانیان بەس بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر پێویستمان بە نیشاندانی ئامارەکانە داتاکانە لەسەر نەخشەی هەرێمی کوردستان یعنی بزانین لە هەر شارێکی کوردستانە چەند حاڵەتمان هەیە هەتر هاوڵاتی تەلەفۆن بۆ من و جەناب تویشتر نەکە بڵێ ئەرە چەند کەیسمانە چەند کەیسمانە هەر ئەوە ئەکاتە و کلیکی شارەکەکە و شتەکان دەرەچێت بەتەکید ئەم پرۆگرامێکی جانێ بەکارهێنراوە ولا شەریکەی دایک وەرگیراوە کە شەریکەی ئیزریە خۆشبەختانە کۆمپانیایکی کەرتی تایبەتی ناوخۆی خۆمان هاوکارمان کۆمپانیا ڤیپانیرە کە لەرۆ دەستخۆشیان لێەکەین لێرە ڕۆژانە داتاکان ئەبدەیت دەکرێن من کێتوە مچکم هەفتەیەکم وەرگرتووە لە بەسپاسەوە من کێ ئەتوانم لە باتی ئەوان ئەوەی کوردستان بخەمە ئێرە بەیانی ئەتوانم هەل لە ئێستا ئەتوانی بەیانی باش لە بەیان هاوڵاتانی بەڕێز بەیانی ئەو نەخشەی دایەگرامی کوردستان لە پشتی ئێمەوە ئەبێ زۆر سپاس دەچینە سەر پرسیارە قورسەکان ئەو پرسیارانەی دکتۆر هەڵسەنگاندنی هەڵمەتەکانی بەرەنگاری بوونەوەی ئەم کۆرۆنا ڤایرەسە چۆن ئەبینی لایەنە پۆزەتیڤەکانی چۆن ئەبینی وە چۆن ئەگەشتی کیشمان کردو هەڵەیە ناڵێم نێگەتیڤ چکە ئێڵەی ناڵێن لایەنە پۆزەتیڤەکانی چۆن ئەگەشتێکمان کردو چاچیکەینەوە ئەوە پرسیاری یەکەمە بە کورتی تخوا طبعا پرسیاری قورسترم بۆ داناوی ئەوەی کە جیهان لەسەری متەفقە گرنگترین و کاریگەرترین ڕێگە بۆ بەرەنگابوونی ئەم پەتایە بریتیە لە خۆپاراستن یعنی ئەو ساتە وەختەی کە ڤایرۆسەکە نێتە ناوە کە هاتە ناوە هەنگاوی دووەمێت کە بێت لە هەنگاوی کۆنتترۆل ئەسێمە لە قۆناغی کۆنتترۆلین چکای ڤایرۆسەکە هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە تە ناو شارەکەمانەوە گرنگترین کارێک کە تا ئێستا هەموو دامەدرا پەیوەنددارەکان لە جیهان ئاماژەی پێئێن بریتیە لە گرتنەبەری ئەم دوو ڕێگەیە نابێت زۆر دڵمان خۆشکەین بە چارەسەر و بە کوتان بۆ پێودانگەی کە کاکتۆر کۆتار باسی حتمما باسی چارەسەریش دەکرێ فەلەبەرەوە گرنگترین ڕێگە مەسالی خۆپاراستنە لەم ڕوانگەیەوە پێویستە کۆمەڵە ڕێگەچارەی گرنگ بیرێتە بەر و من بەڕاستی ئەوەی کە بەنسەت خۆمەوە و کەسێک کە شارەزایمێ لە بواری خۆپاراستن دروستی لە بواری زانستی پەتازانیە بە تەسەوری ئەمە سەرەتا خەڵک تحمل و گلەیی هەبوو لە هەنێ ڕێگەچارەی حکوومەت کە زوو هەسا قوتابخانەی داخت زانکۆی ڕاگرت نوێشکردنی لە مزگەوت تا ڕاگرت کۆمەڵی ئاکشنی خێرای کرد لە کاتێکا کە ئەیان دەشتا پەتاکە دوورە لە ئێمەوە بۆچی ئەم کردارانە بەس بە مروری زەمن دەرکەوت کە ئەم کردارانە کردارگەلێکی ڕاست بوون و بڕیارەکە بڕیارێکی ڕاست بووە و لە تەوقیتێکی زۆر دروستدا درراوە من مستەڵەحێک بەکارێنم لەم ڤیددیو ئەخیرە ئەڵێم ئێمە لە کوردستان ئێمە ڕاوچین ڤایرۆسەکە نیەچیرە کۆڵان و کۆڵان بە دوایە گەڕین بەس بە پێچوانەوە لە ئەوروپای غەربی ئێستا ڤایرۆسەکە ڕاوچیە هاوڵاتی نیەچیرە ڕەچیە بەتەکید ئەوە ئامارەکان ئەو ڕاستیمان پێڵێن و ئامارەکان پێمان ئەڵێن کە کۆمەڵێک وڵات کە سیستەمی تەندروستیان لە دەیەمی یەکەمی عالەما کەوتونەتە ژێر پرسیارگەلێکی زۆر گەورەوە تەواوی کۆی سیستەمی سیاسیان و کۆی سیستەمی تەندروستیان کەوتە ژێر پرسیاری گەورەوە ڤایرۆسی کۆرۆنا تووشی سەدمەیەکی ئەجگار قۆڵی کردوون کە تەسەوریان ناکرد بەڕاستی من هەر لە یەکەم ڕۆژە قەنەعەتم وا بووە مرۆڤایەتی کۆمەڵی بیرەوەری ناخۆشی لەگەڵ ئەم جۆرە لە پەتایانەیە هەبووە بۆیە قەزیەکەەوە نەبوو کە سەرەتا ئاماژە درا 100 کەس مردووە 200 مردووە 300 مردووە قەزیەکە ئەوەیە ئێمە دوو پەتا لە ساڵی ڕابردووی مێژووی مرۆڤایەتیان ڕوویاوە پەتای کوشندە بوون هەموو شیوەکارەکەی بەهۆی ڤایرۆسی ئەنفلۆنزاوە بووم کە نزیک و لە هاوخێڵ و هاوتایفەی ئەم جۆرە لە ڤایرۆسە کە کۆرۆنا ڤایرۆسە کە ئێستا بڵاو بۆتەوە بۆیە ترسێکی گەورەمان لێ هەیە ئەگەر بە نمونە لە 1970 نزیکی 50 ملیۆن کەس بەم پەتای گیان لە دەستداکەنەی پەتای ئیسپانیە کە هۆکارەکەی ئەنفلۆنزا بووە بۆیە بەڕاستی ئەو ڕێگەچارانێکی گیرانەوە ڕێگەچارێکی باشن لەگەڵەوەی کە لە هەنێ بوارە کە مکوڕیمان هەیە کە بە تەکید هەر ئێمە نین حاڵتەکە تازەیە ڤایرۆسەکە تازەیە و توانای دەوڵەتەکانیش توانایکی محددە سۆ کوتم وڵاتە بەهێزەکانی خستوتە زەلزەلەوە بۆیە بەو توانە متەواضعی کە خۆمانە بۆ کردارگەلێکی زۆر باشمان کردووە خوازیاری تونتری کەین چکای بەڕاستی کاڵی خوازیاری تونتری کەین مەبەستی ئەوەیە منعەتە جەول تەواو بێ ئێمە دوای ئەوە چی بکەین ئەو خوازیارە یعنی چی ئەو سەریکەم من وەکوتم لە پێودانی بەداتا ئەو ئاماژانەی کە وەردێگرم پشت دەبەسم بە داتا
قەنەعەتم وایە دوو هەفتەی داهاتوو دوو هەفتەیەکی زۆر هەستیارە بێ چکە هەم ئێران تا ئێستا ئەو کێرڤ هێڵەی کە هەیەی لە سەرکەوتنایە بەرەوبە لوتکەبوون ئەڕوات و تەسەوور بەکەم دوو هەفتەی داهاتیش دوو هەفتەیەکی مەترسیدارە بێ بۆ عێراق و ئێمە وڵاتێکین سنوورمان بەم دوو ناوچەوەیە لەبەرەوە ئەبێ ئەم ڤایرۆسەش مشکیلەکەی ئەوەیە سنوور ناناسێ مشکیلەکەی ئەوەیە خۆی پێی نییە بەڵام مرۆڤەکان بە بەردەوامی بە جوڵۆ حرەکان پێ ئێنێ و ئەیگوازنەوە بۆیە دوو هەفتە تا سێ هەفتەی داهاتوو دیسان بۆ ئێمە زۆر هەستیارە چی بکەین گرنگترین کارە کە بیکەین طبعا ئێستا با سەریح بین تۆپەکە لە ساحەی خەڵکایە و لە ساحەی هاوڵاتیایە بەشێکیشی لە ساحەی حکوومەتە ماوە بەڵام حکوومەت دەتوانێت بڵێن بە بەشێکی زۆر لە ئۆرکانە هەساوە کە پێویستە بیرکە بە زیادیشەوە وەلو هەنێ ئەچی تیشی ئێستا هەبێ بەردەوام بێ بەتەوا حکوومەت و دامەزرا پەیوەندیدارەکانی تەندروستی خۆیان ئامادەکەن بۆ هەنێک خەدەماتی طبی بەحث کە لە ئەگەری تەشەنەسەندی پەتاکەیە کاری لەسەرکەن بەڵام خەڵک زۆر گرنگە پابەندێکی جددی هەبێ ڕێگەی ترمان نییە باشە با لێرە لەگەڵ هاوڵاتی بەڕێز ئێمە تەلەفۆنات وەرەگرین بەڵام پرسیارەکە بە شێوەیەکی تر لە کاک دکتۆر فەتاحەکەین بۆ یعنی ئەو بڵێ هەماهەنگەی لە بینی هاوڵاتی و وەزارەت و بەڕێوەبەرە تەندروستیەکانی کوردستانە ئەوەیان چۆنە بینیتەوە ئەویان تا ئەسە باشە وەڵۆ وردەخلوقات هەیە خوازانە وردەخلوقاتە نەمێنێ لەبەرەوەی بە فعلی لە کەشتیەکەین حکوومەتیشی تایە و معارەضەشی تایە و هاوڵاتیشی تایە و تاکەکانم کۆمەڵگەیەشی تایە ئەگەر پێکەوە بە ئاراستەیەک بە ئامانجێک نەجوڵێن ناگەین بە کەناری ئارامی ئەو ساعتە وەختەیە کە ئاهەنگی کۆتایی هێنان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە ئەگێڕین لەبەرەوە گرنگترین کارێکە بیکەین ئەوەیە کە ئێمە وەکو هاوڵاتی پابند بین بە حەزافری هاوکو عەرەب ئەڵێ بەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی و دەرگا تەندروستیەکان داهێناوە باشە کەواتە هاوڵاتی ئەرچێتی کە ڕێنمایەکان جێبەجێ بکە بەڵام بە داوایکیش لە حکومەتکەین مەعاشەکەیان باتێ خۆی بە فعلی ئەوەش گرنگە خوازارین لەبەرەوەی معیشەتی بڕێکی زۆر لە خەڵک لەسەر ئەو موچە مانگانەوەی زۆر گرنگە حکومەت بیرە بکاتەوە کە بە جۆرە لە جۆرەکان بەڕێگەیەک لەتە ناشارمەوە یانێ ئەو ستارە تەقلیدی کە پێشووتر موچەی پێدراوە ئەگەر لەم ساتە وەختەیە بدرێ ئەگەر بیخەنە اختیاری منەوە من لە جێگەی حکومەت بم ئەڵەم خەڵک برسیەتی ڕابچێشە باشترە وەک خۆی بخاتە بەردە ئەو مەترسیەوە کە تەلەفۆنمان لەگەڵە فەرموو ئەلوم کاتتان باش سەر چاو فەرموو دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەکە فەرموو پرسیارەکە بکە زۆر سوپاس سەلام پرسیارەکەم ئەوەیە ئایا نیشانە زۆر توندەکانی نەخۆشیەکە چی یعنی چ کاتێ پێویستەکە ئێمە پەیوەندیکەین بە ژمارە 122 زۆر باشە دەستخۆشیتان لێکەم ئەگەریکێکیش توش بوو چارەسەرەکان چییە باشە کەواتە پرسیارەکان نیشان و چارەسەر بوو دەست کاک ڕزگار لە هەڵەبجەوە فەرموو شەوتان باش شەوی خۆ باش فەرموو پرسیارەکەمان لەسەر ئەوەیە ئایا ئەم فەتا بە تەواوەتی کەناڵە فەزایەکان زۆر هینیان کردووە تەشویشیان خستۆتە سەر ئەم عالەمە یانی بەڕاستی ئەوە کە زۆر نەترسێ خەتای ئەم کەناڵانەیە کە ئاوای لێکرد مەبەستە چییە کە زۆر نەترسی یعنی ئەوان بە خەڵکەڵێن مەترسەیە خەڵکیان ترسانوە یانی خەڵکیان ترسانوە خەڵکیان ترسانوە باشە ئێمە چی بکەین بۆی خەڵک نەترسێ یعنی چی بە کەناڵەکان بڵێن بەڕێیتەوە دکتۆر و شت بێت یعنی دکتۆری وەکو ئەوانە کە ئەمشۆ ئێوە دیوانجایتان کرد لەگەڵی کوردستان بتوانێت بەجێ خۆش با بە خەڵک نەک پێنەر بێن زۆر سپاس تێگەیشتم زۆر سپاس دکتۆر کۆسار نیشانەکانی نەخۆشیەکە چییە کەوا لەو نەخۆشە بکات شک بکاتە خۆیەوە بڵێ من ئەبێ بچم ئەو فەحسە بکەم ئەو نیشانانە چییە کە ئینسانە ترسێنێ خۆی ئەتوانی بڵین پەتای کۆرۆنا ئەکرێ بە نیشانەکان بە 5 جۆرەوە بۆی زۆر کورسی نەکەین لەسەر هاوڵاتی ئەو نیشانانەی کە لەوانەیە پەتاکە نیشانی هەر زۆر سادە بێ هەستی پێ نەکرێت لەوان قورخورانێکی بەسیط بێ لەوان تۆزێ لوتی ئاو بێتە خوارەوە بە لوتیە یا کۆکەیەکی بەسیط ئەمە نیشانە سادەکانن کە هەندێک جا لەوانێت تووشی بی هەستی پێ نەکەین بەڵام ئەو نیشانانی کە گرنگن پێویستەکە ئێمە
یا تەلەفۆنکە بە 122 یا بڕێن ئەو شوێنانی بشکنی بۆکەین بریتێ لە نیشانەکانی ئەمانی خوارەوە تای زۆر کۆکەی وشک قورگێشە سەر ئێشە گیان ئێشە و هەندێک جار هەناسەتونگی و لەگەڵیشە زۆر بەکەمی هەندێک جار سکچوون و ڕشانەوەشی لەگەڵا بێ کەواتە نیشانە قورسەکان بریتێ لە تا کۆکەی وشک لەگەڵ هەناسەتونگی و گیان ئێشە و قورگێشە و سەرێشە ئەمە لەگەڵی ئابێت ئەم نیشانە لەوانەیە لە پەتای کەشە هەبێ بۆ نمونە پەتای ئەنفلۆنزا یا هەڵامەتی عادی ئەمانە هەبێ بەڵام پێویستە ئەو کەسانی کە نیشانانەی هەیە پێویستە ئەگەر نیشانەکە بەردەوام بۆ دوای چەند یەک ڕۆژ دوو ڕۆژ پێویستە بڕاتە ئەو شوێنانی بشکنی بۆ بکرێت یا تەلەفۆنکە ئەوە نیشانەکانی ئێمە دوایینەوە سەر چارەسەرەکەی دوایینە سەر بەنسبەت سۆشیال میدیاوە کە تەشویشی دروست کردووە ئێمە زۆر دەمێکە و مۆزوعمان باس کردووە بەڵام ئێستا کاگاسۆ وەرەگرین لە هەڵەبجە بزانین ئەو پرسیاری چییە کاگاسۆ فەرموو ئەم کاتتان باش کاتی خۆ باش فەرموو کاک دکتۆرگیان طبعا بەنسبە دەرەمی کوردستانەوە چەند حاڵەتێکی کەم هەیە لە کوردستانە ئیستا ئەمەش تقریبا مەترسیەکەی تا ڕادەیەک مەترسیەکی کەمە بەس بەڕەئی من خۆ ئامادەکردن بۆ حاڵەتێکی نەخوازراوە گەل لە هەرێمی کوردستانە ڕوو بدات بۆ منمونە ئەگەر کەیسەکە بەرەو ژوور بڕوا تەسەورەکەم یەکێک لەو پرسیارەکە چییە بێ زەحمەت ئەمە بەرەو عقارێکی مەترسیدارە با شتکڕینی هاوڵاتیانە لە مارکێت و لە دوکاندارەکان چونکە ئەگەر تێبینی بکەی هەر دوکاندارێک بۆ خۆی دەستکێشێکی لە دەستایە ئەو پارە و علاگەیی ئەگەر بە تۆیە چونکە ئەگەر حاڵەتەکان زۆر بێت دڵنیا بەلەوەی کە دوکاندارەکان دەستکێشەکانی دەستیان پۆزتیڤە چونکە حاڵەتێکی زۆر هەیە ئەگەر طبعاً باسی کاتێکەکەم ئەگەر حاڵەتەکان زۆر بێ نەک باسی باشە پرسیارە دەیە ڕێنماییەکمان پێ بڵێ ئێمەش ڕێنمایی من تەسەورەکەم سۆشیال میدیا زۆر جەختەکاتەوە لەسەر ئەو حاڵەتانە ئیستا بەڵام کڕین و فرۆشتن تا ئێستاکەم لە سۆشیال میدیا بە ضعیفی باسی لێوە کرێ باشە کاگاسۆجان ئێمە قسەکەی تۆ بەم شێوەیە گەینین قایمەتی سلێمانی هی هەولێر هی دووەکی هەڵەبجە لیژنەکان داواتان لەکەین کە ئەو شوێنانی کاگاسۆ هینی کرد سەیری دەستیان کەن پارە وەرگتن نان وەرگتن کاک تایرجان لە سلێمانی و بزانین جەناب دەڵێ چی شەوتان باش بەڕێژیان شەو باش بەخێر بێ پرسیارێکم لە بەڕێزت هەیە کاک دکتۆر کامەران کە بڵین پەیوەندی بە خۆمەوە هەیە وەکو نەخۆشیەک کە بەهارانە ئەم ئەنفلۆنزای با بڵین وەرزی کە من حساسیتم پێ هەیە بە بۆنی گوڵ و ئەوانە دکتۆر پێی وتوم دەرزیەک هەیە کە پێڵن بیتاکورد لە با بڵین مزەمیدی لە کوڕانەکان لە خۆمی ئێمە پرسیارەکە چیە پێم بڵێ وازەکەم کە ئەو دەرزیە مەمنوع عیانەکە لە خۆمی ئێمە هیچ کێشەیەک هەیە دووهەمیان ئەوەیە ئایا ئەو با بڵین حساسیەتی کە لە بەهارانە هەیە چارەسەرەکەی چییە هەرەوە دەستە خۆش باشە زۆر سپاس دەرزێکی کۆرتیزۆن لە خۆدەی ئێمە دائیمەن ئەڵێن دەرزی کۆرتیزۆن سایدی فێنی ئەعرازی جانبی زۆرە بەڵام جاری وە هەبوو خەڵکە بۆ ساڵی یەک جار لە خۆی یاوە سێ مانگ جار لە خۆیەوە ئەڵێ 2 ساڵ بۆم نهاتوێتەوە ئێمە لەو کاتانە لەگەڵ نەخۆشەکە ئەکەوینە مناقەشەیەکەوە ئەگەر جەنابوو لەو پێش ساڵی لەو پێش 2 ساڵەوە پێش لە خۆتت داوە پێی چاک بوویت زەرەری زۆر نییە بەڵام نەکو بیکەی بە پیشە باشە کاکەجیان بەنسبەت حساسی فەصلی و زۆر جارەیە ناڕوە ئەو کاتە تۆ بێ بەردەوامی حەبێکی حساسیت یا شەو پژمە و لوتۆ ئەوانە یعنی بە شێوەیەکی گشتی تو ئەبێت دەرمان ئەگەر بۆ دێتەوە چەند ساڵێ ئەبێت دەرمانی دائیمی بەکاربێنی کەسێکی ترمان هەیە لە چەمچەماڵەوە فەرموو وڵای منش حساسی قورگمەیە خۆم ئەلو بەڵێ جۆم لێتە فەرموو لەم حساسی قورگمەیە خۆمەر بڵێ پێش ئەمینەش هەروە بووم نەخۆشی پرسیارەکە چیە بێ زەحمەت پرسیارەکە وڵایترە لەم بۆ حساسیت چی خراپە بیخۆی نەی خۆی بۆ ئەو پرسیارەکە کاکتۆر کۆسار بۆ ئەو حساسیتە چی بکای قورجەیە خۆی حساسەتی قورگ هەیە وەرزیە هەیە بەردەوامە هەیە درێژخایان هەیە بەشێکە لە نەخۆشی درێژخایانەکان وەکو ڕەبۆ و نەخۆشی بڵین هەستیاری بۆری هەوا بەڕاست ئەو خواردانی کە وریژنەرن بۆ بۆری هەوا و بەشی سەرەوەی بۆری خواردن بریتێ لە خواردنە تون و ترشەکان خواردنە ساردەمەنیەکان و هەرا بۆنەکان ئەو بۆنانی کە بەیسی کوحولیان هەیە بە تایبەتی بۆ نەتیژەکان و معاتەڕەکان ئەمانە خراپە و هەروە هەندێکجار دەست و دەر و سەوزایی خراپە چونکە لە بە تایبەتی لە بەهارانە پۆلێن زیاکە لە گوڵەکە بۆ گوڵەکە من نسبی حساسە بەرزەکاتەوە و هەروەها هەندێکجار مادە پاکەرەوەکان وەکو مادەی فاست و قاسڕ و شتانی کە شتی پێ ئەشۆرێ هەندێکجار ئارت نکاتی ئەو ئافرەتانی کە نانەکەن لەوانێ بێتەوەی دروستبوون حەزاسێت و خۆڵبارین و تەبوو تۆزیش هۆکارێت کاگاسۆ لە پێنجێنەوە فەرموو
دکتۆر گیان ساڵتان لێبێ سڵاو لە خۆشە من وەکو حەماڵێ لە مەرزی باشماخ فەرموو پرسیارەکە دکتۆر گیان من سپاسی ئێوە دەکەم بەڕاستی هەموو شتەکانتان جوانە بەڵام ئەگەر مەرزی باشماخ ببینن بەڕاستی خەڵک زیڕەیەکە کاک دکتۆر باشە ئێمە مەرزی باشماخ لە هەموو شوێنێکەوە مناقەشەمان کردووە چەنەها جاریش یعنی حتا وەزیر خۆی چۆتە ئەوێ بینیوێتی ئەگەر گوێ بگری بۆ برای بچووکی خۆت فەرموو ئێمە سەکۆیەکمانەیە پێڵێن سەکۆی فەحەزکردنی میوەکان بەڵێ لەسەر ئەو سەکۆ 100 دانە سایق کۆ بێتەوە کە ئەم سایقە لەو بەرەو بوون جاری 150 سایق کۆ بێتەوە لەو بەرەو بوون گەڕاوێتەوە هەمووی شۆنەوەی وەک مەعاشوەرگرتنەکە تێڕژانە لەویا باشە کاک ئاسۆجان ئێمە جەناب ئێمە پێشنیارێکمان هەیە پێشنیارەکەشمان گەیانووە و ئەگەر ئاگای لێبێ ئەم پارێزگاری سلێمانی هەموو وەزیرەکان خۆیان سەیریان کردووە قایمقامیت چۆ بینیوێتی یعنی ئێمە وەکو دکتۆر وەکو ئێمە چەنەها جار ئەو مەوزوعی جەنابتمان باس کردووە ئێمە ئێستا باسی نانۆخانەمان کردو هەنێشت هەیە ئێمە ئەیگەێنین یعنی قسەکەی تۆ زۆر زۆر جوانە ئێمە گەیانومانە ئەو ئەشی گەێنین با کاک یوسفیش لە کەلارە وەرگین ئەم کاتەوە باش کاتی خۆ باش باشەوە دکتۆریان دکتۆر پرسیاری من ئەوەیە ئەگەر کەسێک بۆ نمونە دوور لەمەمان لە عیلەکەمانە تووشی ئەم نەخۆشیە بێت چی بکەین بۆ خۆپاراستنی خۆمان چی بکەین لەو کاتەدا کاکتۆر فەتاح کەسێ لە عیلەیەکە گرتوێتی یەکێ لە خێزانی عیلەکە پرسیارە کاڵێ گەر یەکێ گرتی ئێمە هەمومان چی بکەین فەرموو پێنداری حکوومەت فەحسی بۆ کردو پێیان و تۆ ئەم کەسە لە خێزانەکەی ئێوە کەسێکی پۆزەتیڤە لەو کاتەیە بێ هەموو ئەندامانی خێزانەکە فەحس بکرێن هەموو ئەندامەکانتانە بە فەحس زۆر گرنگە و زۆر گرنگە هەنگی ئێستا ئێمە لەسەر ئاستی بە گوێرە ئەو تیمانەی کە داناوە تیمی وەڵامدانەوەی خێرا دروست بووە لە هەموو پارێزگاکانە و لە هەموو ئیدارە سەربەخۆکانە لە ئیدارەی گەرمیان ئێمە هەفتەی پێشوو لەگەڵ دکتۆر شاو و دکتۆرە ڤارین ڕۆشن ترێنینمان کرد بە ستافەکانی ئەوێ لەوە بە زووی پێویستە خۆیان بناسێن بە دەستگا تەندروستیەکان پێویستە هیچ ترسێکیان نەبێت هیچ گومانێکیان نەبێت لەوەی کە ڕاوێژ لە دەستگا تەندروستیەکان وەربگرن بۆ ئەوەی ئەینە سامپڵ لەوان ژۆر بگرن فەحسێکیش بۆ ئەوان بکەن باشتر وایە لەو کاتانەتان نەتیجەکەیان دەرەچێت بە هیچ جۆرێک بەرکەوتنیان نەبێ بە کەس سەردانی کەس نەکەن لە ماڵەوە خۆیان کەرەنتین بکەن خۆ ئەگەر بشتوانن داخلی کەرەنتینی حکوومەت ببن زۆر باشتر لەبەر چاودێری زیاترە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکا کەمترە تا ئەو کاتەی فەحسیان بۆکرد نەتیجەکەیان دەرەچێت کە نەتیجەش دەرچوو احتیمالە یا پۆزەتیڤ یا نەگەتیڤ کەواتە هاوڵاتیانی بەڕێست کەسێک پۆزەتیڤ بۆ کاکتۆرە لێ ئەبێ فەحسی هەمووتان بکرێ خۆشتان کەرەنتاین بکەن و بێ زەحمەتیە کەڵ بە کەس نابن هەتا هەم نەتیجەی هەموو کەس دەرنەچێەوە بۆ 2 هەفتەش بۆ 2 هەفتە کەرەنتاینەکەن لانی کەم ئەگەر بۆشتان درێژ نەکەین و تکاتان لێکەین دەست خۆش کاکتۆر کاک زۆزگ لە ڕانیە زۆر سپاس پرسیارەکەت زۆر سپاس دکتۆر جان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم مەمنونی دکتۆر جان پرسیارێکم هەیە ئەمن لە یەکەم ڕۆژی زستانیەوە ئەم تووسێ و عەساتەوە بە بۆنێ زغارەیبی بە دووکەڵی زغارەی بە بۆنی بی هەرچی تووسی کۆخێ بوو پرسیارەکە چییە؟ والله من نزاني شلون يعني كم روضي ثاني اما توشي او عصاتين دي من دقت بوني دوكان زانم بلام كا ايما هما نزاوي كاكتور كوسا من كاكتور هما اختصاصي او شتيتو ماني بس برسياره كمان ليبكا بس شارك مثلا توشي او عصاتين بملائكه روضي ثاني وا مرجي مالي سروبي بخوم عادي بخوم كاكتور كوسار حبي چی بخون الم كاتا دسيان ناگا بشن للصيدلي بلان شي خويا ئەگەر جۆری حساسیەتەکە دەورە بین ئایا ئەمە حساسی درێژخایەنە ئایا ئەمە ڕەبۆیە ئایا ئەمە تەنها بڵین حساسی دوای پەتایە کە پێڵن پۆست فلو هایپەر ریسپۆنسیڤنس ئەمانەیە بە زۆربەی کاتەکان شتی سادەیە یعنی ئەو شتانی کە ئەنتیهیستامین وەرەگرن بڵین وەکو بڵین مادەی لۆراتیدین و لۆرتین و ستیریزین ئەمانە ئەتوان لە سەیدلەکانە هەیە لەم کاتەیە کە ناتوانێت بڕاتە خەسخان و لەوانەیە شتانە شتێکی ئاساییە بەکاری بێنێت و هەندێک جا هەندێک شروع بیشێ وەکو درای کەف و میکسچەر کەف و ئەمانە دەتوانێت بەکاری کاکی برا کاکتۆر کۆسار مەبەستی ئەوەیە تۆ وەکو هەموو وڵاتەکانی دنیا سەیدلەکەی تەنیشتان کۆمەڵێ دەرمان دانراون ساو بۆ حساسیت شروعی کۆکە بەکاری بێنە هەتاکو ئەنەبێ و دوایی نەسەر مۆزوعی تر کە باسیەکەین کاگاری لە سلێمانی وڵێتچی پرسیارەکەت بێ زەحمەت کاگاری کاک دیار فەرموو جەناب دوو ڕێنمایمەیە دەستخۆشتان لێگەم پێشەکی
زەحمەنێ بڕیارێکی پارێزگا دەرچووە کاڵێ لە سعات 12 شەو بۆ 6 بەیانی ڕێگە پێدراوە ئۆتۆمبیلەکان بێنە سەر جادا بەڵام لێرە مەستان دیاری نەکردووە ئەوڵێ تەنها شۆفێرەکەی تیاابێ بەڵام زەحمەنێ لە سعات 12 شەو ئێستا بزانە ئەم شەو چەند ئۆتۆمبیل بەرەو بازگەکانە ڕوا بەرەو سیتەک کێکی 4-5 نەفەری تایە پرسیارەکە چییە؟ ڕێنمایەکەی منەوەی ئەڵێم ئۆتۆمبیلەکانە دەبا ئێمە لە کاکتۆر فەتاح برسیم زین ڕێنمایی ئەو چیە بۆ مۆزوعە دووبارەکەینەوە تا ئێستا گرنگترین و کاریگەرترین ڕێگە بریتە لە خۆپاراستن و بە تایبەتی لەناو خەڵکا بۆمە خۆپاراستن زۆر گرنگە خۆپاراستن لە هەر کردارێک لە هەر سلووکێک کە بەرکەوتن زیاد بکە ڕێگەی سەرەکی بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە بەرکەوتنە بە تایبەتی کاتێک ئەو بەرکەوتن لە شوێنێکی داخراوە بێ من لەگەڵ ڕێنمایی ئەو هاوڵاتیام کە کاگاسۆیە کە کاک دیارە بە فعلی ئۆتۆمبیل داخراوە 5-6 کات بچنە ناوی یەکێکیان توش بێ ئۆتۆماتیکیان 4-5 تیش بەخۆیە توشەکە وە لێرە پەیامێکی زۆر گرنگ بۆ هاوڵاتیانی خۆشەویست بە گوێرەی زۆرە لە داتاکان حتا ئەو حاڵتانی کە لە سلێمانی تۆمار کراون تا ئێستا زۆربەی زۆری حاڵەتەکان هیچ نیشانەیەکیان نییە واتە نەبوونی نیشانە مانای سەلامەتبوون ناگەیەنێ احتیمالیە کەسەکە ساخ و سەلیم بێ بەڵام توانای گواستنەوەی ڤایرۆسەکەی هەیە بۆیە لەم ساتە وەختانەیە هەتا ئەتوانین سیارێک پێویستی بە یەک کەسە دوو کەس لەگەڵی سەر نەکەوێ ئیشەکە بە دوان ڕۆبانێکن بە 3 کەس هەموو زیادبوونی ژمارەکانی بەریەکەوتن لە شوێنێکی داخراوە چانسی گواستنەوەی ڤایرۆسەکە زیاد دەکات و سەرێشەیەک زیاترەکە ئەوەی کە حکومەت یاوێتی کاریتۆر ئەوەی کە حکومەت و پارێزگای سلێمانی یاوێتی بۆ حاڵە ئیستیسنائیە نەک بۆکردنەوەی دەرگاکانی سیتەک و شوێنە گەشتیاریەکان بۆ ئەوەی خەڵی بیکا بە فرسەتێک بۆ خۆتزیینەوە بۆ ڕاکردن بە فعلی هەرچی لە ماوەی ڕابردووە هەمومان کردومانە بە ئێوەی هاوڵاتیە و بە دەستگا تەندروستیەکانەوە ئەوەی کە ڕێساومانە ئەیکەنەوە بە خوری دەست خۆش گەزیزەخان لە قەڵاتزیەوە فەرموو سیروان کاک سیروان لە سلێمانی بەسپاسۆ فەرموو لای خۆتان لەبێ سەرچاو فەرموو پرسیارەکەت ئازێت نەبێ بڵێن من خۆم حساسێتی بۆری هەوام هەیە بەڵێ فەرموو پرسیارەکە چییە بۆریم هەوایە لەم حاڵەتی ئێوە باسیەکەن زۆر کات من ئێستا حەبی درێژخایەنم هەیە خۆم حەدی ئەریۆزە خۆم بەڵێ لەم حاڵەتیان من زۆر جار بڵێن جاری وایە واو لێت ئەو نیشانانە زۆر تایە کە ئەم پەتای بڵێن کۆرۆنا ڤایرۆسی تایە حەبی چی دەخوار کاکە جان حەبی ئەریۆزە خۆم ئەریۆز حەبی ئەریۆسە خۆی باشە بەڵێ باشە شەوی دەنجلو حاڵەتیان زۆر وام لێ بەڵام وەکو تەنگە نەفەسی کەمترێ بەڵام ها پەتایە شتێک پرسیارەکە چییە بێ زەحمەت بڵێن کە پەتاوشتم بۆیێت ئەو حاڵەتم زۆر بۆیێت کە هەمووی لە کۆرۆنا ڤایرۆسەکەی هەیە باشە کاکە گیان تۆ ئەفو کاکتۆر گیان جوابی و پرسیارە ئەفو دەست خۆش نیشانی حساسی جیاوازە لە نیشانەی کۆرۆنا نەخۆشیەکی کورتخایەنە لە ماوەیەکی کورت تا تووشە بیت تۆ حساسەیەکە حساسی درێژخایەنە چەند ساڵات بێت لەوان چەند مانگە هەبێت و نیشانەکان جیاوازن نیشان تۆ لە حساسێت تاد نییە تا یەکێک لە نیشانە سەرەکیەکانی پەتای کۆرۆنا پاشان کۆکە و هەناسە تونگی ئەوشتان دووسەکە ئەوەی حساسەتی بۆریها بە دەگمەن هەناسێت تونگە بێت بە دەگمەن تیانە بێ هەرتیان نابێت و درێژخایانە و ئەومەیان کورتخایانە و هیچ داتایە ناڵێ ئەوانی کە حساسەتی بۆری هەوایان هەیە بەرنگاربوونەوەیان بۆ ئەم نەخۆشیە زیاتریا کەمترە لەبەرەوە چۆژەکو هاونیشتمانێکی عادی هەمان ریسک ئەو ریسکەتێک کە تووشی ئەم نەخۆشیە بیت لەبەرە خۆ پارێزی ئیشەڵا توش نابێت باشە هەچینە سەر ڕەنەخان لە ئەفو ڕەنە لە کفری دکتۆر جان باوکی ڕەناشە و باش سەرچاو سەلام دیافا دکتۆر جان بەڵێ دکتۆر من خودی خۆم شەکرم ڕۆژی 4 ئەنسۆلین بەکارهێنم بەڵێ لەگەڵ چیا خودەمە حەبی خودەش بەکارێنم عیلاج چاویش بەکارهێنم ئایا تا چەندێ مەترسی هەیە لەسەر ژیانمان ئەمە یەک بەواقعی ئیسە ئێمە کۆمەڵی میوانمان هەبوو دکتۆر بەڵێ جملێ میوانمان هەبوو میوانێتر هات پشمی هەر هەمیڕایکرد چۆ دەرەوە ئەوە ئەگەیەنێ ئەو خەڵکە ئاوا بترسێ بەو شێوازە داواکەم پرسیارەکەت گەشت بە دڵنیاییەوە ئەوە ناگەیەنێت چووکەیەوە لەوانی هەموو یەکتری بناسن هیچ کەسێکتان نەچوونەتە ئێران لەم دوو مانگە کەسێک لە خاری جۆ نەهاتوە تێکەڵتان بە بڕوە تۆش جەناب و شەکرەت هەیە ئەوە لە بیر نەچ ئەوە لە بیر بێ ئەوە لە بیر بێ ئەوانەی کە شەکریان هەیە لە خەڵکی تر زووتر نایگرن
بەڵام کە گرتیان تۆزی حاڵەتەکان یەک تۆز قورسترە بێ هیوامانەیە خۆت سەلامەتی جەناب کە چوویتە دەرەوە هەمیشە ماسک پێ بێ دوو نەکەی بەسێ نەچیتە قەرەباڵغی پێویستان بەشت بوو تۆمە چۆ با کەسێکی تر بچێ کاکەمان لە سلێمانی فەرموو دکتۆرم کاتۆ باش زۆر سپاس فەرموو واللهی دکتۆر من یەک دوو پێنجنارمەیە گەر لێم وەرگری مەمنونتە بم چی بووە؟ یەک دوو پێنجنارمەیە گەر لێم فەرموو پێشنیارێ فەرموو یەکەمیانەوەی نانە و خانەکان و سەمون خانەکان بە هەمان دەستکێش پارە وەرەگرن بە هەمان دەستکێش نانەکە دەزەنە دەست خەڵە ئەوە ڕێنمایی قایمقامی سلێمانی و ئەمە پێچەوانەی ڕێنمایەکانە ئەمە یەک دووەمیش لە دەرەوەی شەستی قەڵەباغی زۆر و لە سۆپەرمارکێتەکان زۆر دەبینن بە عەکسی ئەوەی کە قایمقامێتی سلێمانی و جەنابی محافظ باسی دەکا ئەمانە زۆر خەتەرن لەسەر خەڵک دەستی خۆش بێ ئێمە ژەر موافقین لەگەڵ جەنابتە بەڵێ هیچ کەس من خێزانەکەم تۆزێ زۆر متەفایلە هیوادارم لەبارەیەوە ڕێنمایەک بڵاوکەنەوە کە دەڵێ سیقەم بەم نییە و دروست کرا و ئەمانە و مناڵەکان کاکتۆ فەتاح خۆی قسێکمان لەسەرەوە بووە کە دوکتۆر ژیان فەرموو وەڵام لە حەقێکی گرنگ ئەمە بەسمەوە بە قسەکەی کاک ڕزگار کە لە هەڵەبجە ئاماژەی پێەیە کە مەسائلی ترسانی دەستەکان ڕاگەاندن عەزیزان ئێمە خەڵک ناترسێنین بەس واقعیش بە خەڵک ئەڵێن ئەم پەتایە و ئەم گرفتە جیانی کە ئێستا دروست بووە جێگەی سەعبەت نییە متەفائلین تا ئەو کاتەی کە ڕێگە چارەکان بگرینەوە بۆی خۆمان بپارێزین و پێویستمان بە نسبەیەک لە ترس هەیە بۆی خەڵک تێ بگە گرفتەکە گرفتێکی جددیە مشکلەکە مشکلەیەکی جددیە تەواوی مرۆڤایەتی خستە ژێر پرسیاری گەورەوە لەبەرەوە ئەمەوامان لێ نەکە بچینە ئەو نەزەریەوە دروستکراوە کوێ دروستیکە ئەمریکا دروستیکە چە خۆی یەکێک لە قوربانیە گەورەکان بە پێی ئامارەکان و هەموو ڕۆژە دۆناڵد ترەمپ بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن هەموو ڕۆژە خیتابی هەیە لەسەر مەسائلی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لەبەرەوە نسبێ متەفائل گرنگە بەوەی کە خۆمان بپارێزین بۆ ئەوەی تەئسیر لەسەر مەناعەمان بکە بە لایەنی ئیجابی لەبەرەوەی قەلەقی زۆر تەئسیرێکی سلبی لەسەر مەناعە بەجێهێڵێت یەک پەیامی زۆر گرنگە دکتۆر ئەوەی باوکی ڕەنەخان کە لە کفری بوو هەڵەیەکی کوشندەیان کردووە چ بۆ خۆی و چ بۆ ئەو کەسانش کە سەردانی یەکترەکەن پێویستەکە خزمەتی لە ماوەیە تۆزێک سوکەینەوە سەردانی ماڵی یەکتر نەکەین با هەموو سەردارەکان و علاقە کۆمەڵایەتیەکان هەڵبگرین بۆ دوای کۆرۆنا ئەو کاتە بە دەقات حەقی بکەینەوە دەست خۆش کا حسێن لە سلێمانی وەڵی کا حسێن بەڵێ پرسیارەکە بێ زەحمە بەخێر بێ سەرچاو سپاس کاک دکتۆر وەڵی کاک دکتۆر من حساسی ڕەبوومەیە تقریبا لە 2012 حساسی ڕەبوومە لەگەڵ درێژخایەنە ئەنجا نەخۆشی جەنابشم سەرچاو قوربانە بم دەست خۆشی لە یەکەم بۆ ئەو بەرنامەیە و زۆر سپاس دەکەین نمونەی جەنابەت هەر زۆر بێ دکتۆری بەڕاستی من مراجعەی دکتۆرم زۆر کردووە نمونەی تۆ زۆر بەڕاستی کەمە بێ هینکردنەوەوانە ئەوە دوان لێرن بەڕێزی بۆ من یعنم چی بکەم لەم حاڵێتە لەم حاڵەتە کاکتۆر کۆسار نەخۆشی خۆم جوابێمەوە جینامە ئەمە بەزانابوو ئەزای چۆن لەم حاڵەتانە ئەو دەرمانانی پێشوو بۆ نووسیویت ئەگەر هەست کرد یەک تۆز خراپبوویتەوە هەمان دەرمان بەکار بێنەرەوە بۆ 2 هەفتە بێ زەحمە دوای 2 هەفتەکە ئەگەر هەر چاک نەبوویت من فەیسبووکیش و ڤایبەرەکەشم کراوەتەوە ئەوە هەر بۆ ئاگاداریتان جوای پێم ئەڵێیتەوە کە باش بوو یا باش نەبوویت هەوڵ بە کەمتر بیتە دەرەوە ئێستا دکتۆر کۆسار قسەیەکی کرد ئەڵێ ئەوانی کە وەکو ڕەبووانەوە تا ئێستاچێ هیچ دۆکۆمنتێکمان نییە کە خەڵکیی ڕەبوو لە خەڵکیی تر زیاتر لە بازارە تووشی بێ بەست کاوی یەکەم بچی بوو هەر شوێنێ با ماسکە پێ بێ 2 مەکە بەسێ قەرەباڵغیش مەخە ماڵەکەتەوە باشە کاک شێخ ئیسماعیل لە سلێمانی وەرەگرین دکتۆر جام کاتی خۆ باشتر چاو وڵای دکتۆر جام من تقریبا مانگەگە بێ قەسەرەوە باڵۆنم بۆ کراوە و دڵم هەر وەکو جانە ئازادی هەیە تووشم بۆ خەستەخانەکە بژانەوەی دڵ دکتۆرەکەم لەوێ نیە وتی ئەبێ دکتۆری خۆ بێ ئەنجا پێنجەوە حەبم بۆ نووسراوە ئەم پێنج نەوعا تاسیری هەیە بۆم نەخۆشیە من مستەمەر ئەبێ ڕۆژی دەدەنێ خۆم لەگەڵەوەشا قۆڵۆنم هەیە ئەمە 12 دەنێ حەب یعنی ئێستاش بێتاقەتم هەر دڵم بۆکو جاران ئازارم هەیە و زۆر بێتاقەتم چارم چییە وەڵا کاک بەس ئێمە
داتامان لە بەردەسای ئەو کەسانی نەخۆشی دڵیان هەیە کە ئەیگرن وەزعان لەوی تر خراپترە بێ بەڵام تۆ لەوی تر زووتر نایگری کە نایگریت ناچیتە ناو خەڵکەوە قەرەباڵغی دروست ناکەی ماسکەکەی هەر تەنها شتێک تەنها عیلاجێ بۆ جەنابیشت و بۆ متە یەکشتە کاکتۆر عەبدولفتاح بە هەردووکمانی وتووە نەچیتە دەرەوە نەچیتە دەرەوە منیش بە قسەیەکەم بزانین بڵین کوێستان خان لە سلێمانی ئەڵێ چی باشی بەڕێز زۆر سپاس دەستخۆشە بەرنامەتان لێکم سپاس وڵا دکتۆریان من کوڕەکەم ئیشی تەکسیەکە ئەمەیە چەند ڕێنماییەکم بیتێ ئەگەر ئەو نەفەرە لەگەڵ سەرکەوێ هەڵگیری ئەو نەمایەکەی بۆ ساخ تەکسیەکان و ساخ پاسەکان بزانم ئیشکردنی تەکسی ئەم نەکراوە نازانم تا چەند ڕێگەی پێدرێ ئەگەر ڕێگەی پێ بدرێ باشتر وایە خۆی ماسی بەکار بێنێ موادی تاقیم بەکار بێنە ڕۆژی جارێک بتوانێت سیارەکەی یا چەند جارێک دوای هەموو کەسێکە سەرەکەوێت بتوانێت دەستکەکان و ئەوانت ئەو مادە تاقیمەی لێ با خاڵێک گرنگە بتوانێت هەتا ئەو کەسانی کە سەریانەخا باشتر وایە لە دوای سیارەکە و سەریانخان نزیک بن نەبن لە خۆی ئەگەر قەدەر ئیمکان و ئەگەر هەر بشتوانێت کەس لە برسان نامرێت باشترین ڕێگەی خۆپاراستن ئەوەی ئەم دوو-سێ هەفتەیە ئیش ناکات ئەگەر توانی ئەو سایق تەکسیانە لە پێشتریش و کاکتۆوە نەفەر نەخەنە پێشەوە لە یەک کەسیش زیاتر ئیتر هین وەرناگرین تەلەفۆن چووکە یەک دوو پرسیاری زۆر مهم ماوە کە بیکەین ئەویش کاکتۆر کۆسار ئەیادنی ئێستا و نەخۆشیی زۆری شەبوو هەمومان هەمان بووە جەناب چۆن ئەتوانی ئەم نەخۆشانە بەسەرکەی تۆ هیچ بەرنمەیەکەیە بۆم نەخۆشانت لەوانێ مانگیشتیش هەر خەڵک نێتە دەرەوە هیچ بەرنمەیەکە هەیە بۆیان دەستە خۆش بێ من بەتەوام ئیشەڵا لە سوێنەوە ڕقەمێکی تایبەت لە ڕێی جەنابتەوە کاتە مەگەر یاڵانەوە بۆ بکەیت لە بەرنمەکەیە ئالانێکین ڕقەمێکی تایبەت کە لە ڕێگەی و ڕقەمەوە بتوانین بە ڤایبەر بێ بۆی لەسەر خەڵ نەکەوێەوەنە جوابی تەلەفۆن و مەسجی خەڵبینەوە کە لەسەر نەخۆشەکانی خۆم بە تایبەتی باشە من لێرەڵێم ئەوە کاکتۆر کۆسار ژمارەیەکی تەلەفۆنی تایبەتی لە بەیانی و ئەکا بە فەیسبوک و ڤایبەر بەڵام ئەبێ ڕعایەتی ئەو کاتانەش بکەین یعنی لەوانێت تۆ لە کاتی 12 بۆ 4 لەو بینە تەلەفۆن مەکەن شتی بۆ بنووسن لە باتی ئەوەی دەجار شت بنێری بەیەکەوە هەمووی بخەرە شوێنێک و ڕسمی دەرمانەکانی بۆ بگرە لە باتی ئەوەی دەڕسم بگری یەک ڕسم بنێرە لە باتی ئەشیع بنێری یەک ئەشیع بنێرە پرسیارەکانیشی کورت کەرەوە بۆ ئەوەی بتوانێت بە ئێوە لەگەڵ ئەوان نەپچڕێن چکە دکتۆر کۆسار نەخۆشی زۆر بووە و ئێستاش ناوێت ئێوە لە ئێوە بچێ خۆی پێشنیاری کرد کە لێرە باسی ئەو فەیسبوکە و ڤایبەر بکەین ڤایبەر ئەو ڤایبەرە ئەوە باشە دکتۆر کۆسار پرسیارێک هەبوو یەکێک لە عینەکان ئێمە چارەسەری ئەم نەخۆشیە چییە؟ پرسیارێکی زۆر بەجێیە بەپی پۆلێنکردی نەخۆشیەکە ئەگەر وتمان ئەتوانین بە نەخۆشیەکردن بەپی نیشانەکانی پێنج جۆر پریزنتیشنیان هەبێت جۆری یەکەم و دووەم و سێم زۆر سادەیە زۆر ئاسایە نەخۆشەکە لەوان هەستی بێنەکە لەوانە پێویستی بە چارەسەر نەکات بەڵام کە بێتە سەر ئەوەی کە نیشانەکان قورس بێتیان نیشانەی کۆکە و تاو هەناسەتونگی بە تایبەتی ئەگەر ئێمە ئەشیعەمان بۆ گەر ئەشیعی سنگیتسیەکانی توژی هەوکردن بوون ئەو کاتە پێڵ هەوکردنی سی ڤایرۆسی کە ئەمە خەتەرەکە لەم کاتەیە دروستە بێت لەبەر ئەوە لەو کاتە پێویست بە چارەسەر ئەکرێت چارەسەرەکان بە گشتی بریتە لە جیاکردنەوەی نەخۆشەکە لە شوێنێکی عەزلابی ئەوێ و پاشان چارەسەری بۆری هەوا کە چارەسەکان لە ئۆکسجین و ناسی دەستکرد کە لە دوایە لە بەشی کەم نەخۆشەکان پێویستیان بەوە بێت و چارەسەری دەرمان بەپی ئەو بەحسانی تا ئێستا کراوە و چەنەها بەحث لە سین و لە وڵاتانی جیهان کراوە کە ژمارەیەکی زۆر دەرمان بەکارهێنراوە کە هەندێک لەو دەرمانانە وەختی خۆی لە سای 2013 بەکارهێناوە بۆ مێرس و 2023 بۆ سارس بەکارهێناوە کە دەری خستووە کە ئەم دەرمانانە ڕێگری ئەبێ لە توندبوونی نەخۆشەکە و زوو چاکبوونەوە هەردووکیان ئەو دەرمانە کە بریتێت دەرمانی مەلاریا کە دەرمانێکی زۆر بڵاوە و لە وڵاتی ئەمەشا هەیە ئێستش بۆ زۆر شت بەکارهێنرێت کە دەرمانێکی گرانیە هەرزانە و لە زۆربەی وڵاتانە بەکارهێناوە و دەرکەوتووە ئەم دەرمانە چارەسەرێکی باشە دەرمانی خۆمان لە پرۆتۆکۆلی خۆمانە دامان لە پرۆتۆکۆلی سلێمانی شاهەیە ئێستا بەکارهێنێت کە ئەو دەرمانەی کە ئێستا لە جیهانە بەکارهێن لە سلێمانیش هەیە و بەکارهێنراوە بۆن ئەو نەخۆشانی کە پێویستی کردووە شەر نییە هەموو نەخۆشیی توژوو بە کۆرۆنا پێویست بە چارەسەر بکات ئەو خاڵە زۆر گرنگە چەند دەرمانی کە ئێستا لەژێر بەحسایە بۆ نمونە دەرمانە ڤایرۆسەکان ئەوانەی ڤایرۆسی لۆپیناڤیر و جەماعەتی گروپی دەرمانن کەم دەرمان لەژێر بەحسایە و لە وڵاتی سین بەکارهێناوە ئەوانیش بە هەماشەوە دەرچووە
ئینی ینی وەکو چارەسەر بەکارێنرێ و هەو کەمکردنەوەی توندی نەخۆشیەکە و زوو چاک بوونەوە و دەرمانی کەش بۆ نمونە بەحسێ دوێنێ خوێنمانەوە جنابی شلامای خوێنتەوە بەحسەی لەسەر بەکارێنانی ئەزیترۆماسین کە دەرمانێکی ئەنتیبیۆتیکە زۆر بڵاوە لە هەموو شوێنێکەیە لەگەڵ کلۆروکینا دەرمانی مەلارەکە بەکارێنێ زیاتر تەسیریە بێ و زوو چاک بوونەوە بێ کە ئەمەش لە پرۆتۆکۆلی ئێمە کەواتە دەستخۆش هاوڵاتانی بەڕێز ئەوەی کە ئیستا لە دنیا بەکاری ئەوەی کە دوێنێ پێرێ لە مارسیلیای فەڕەنسا بڵاویان کردەوە ئەوەی کە ترەمپ باسی کرد ئێمە 3 هەفتەشە لە پرۆتۆکۆلی عیلاجی خۆمان لە کوردستان بڵاومان کردەوە و نەخۆشەکانیشمان وەریەگرن هەرچیە کە تا ئێستا کراوەیکەین بە زۆری الحاحمان لێکن دوو پەیوەندی وەرگین کاکسالار لە پیرەمەگرون. بەڵێ دکتۆر گیان ئەم کاتتان باش کاتی خۆ باش پرسیارەکە زۆر سپاس. پرسیارەکەمان ئەوەیە سەبارەت بەو ڕێنمانەی جەنابتان داوتانە وەزارەتی تەندروستی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە وەک هێزە چەکدارەکان کە پێشمەرگەین بۆ نمونە بارەگاکەی ئێمە لە پیرەمەگرونە لە سوسێ چواردەورمان هەمووی دەوازینە و دەی دابەستە و مەڕووماڵات توشتی وایە چۆن خۆمان بپارێزین لەم شتانە ئەمە یەک دوو بۆ مەسەلەی ئیدعاک هەیە گوایە ئێران کە زۆری لێ دەمرێ ئەم مادە مخەدەراتە زۆر تیا بڵاوبتەوە و مناعینە تا چەند باشە تێ پرسیارەکەت کاکتۆر عەبدولفەتاح فەرموو. طبعا تا ئێستا وەکوتمان گرفتی مەسائلی پەلەوەر و بابەتی مریشک و مەڕووماڵات و ئەوانە ئەگەر دوور بن لێەوە زۆر زیان ناگەنە بڕاستی زۆر گرفتی نابێت ئێستا لەوەیە دەرچۆکە بڵێن ئەم نەخۆشیە لە پەلەوەرە ئەگوادرێتەوە سەر لە مرۆڤ ئەگوادرێتەوە ئەوەی کە زۆر گرنگە بۆ برا خۆشەویستەکانمان لە هێزە ئەمنیەکان لە هێزی پێشمەرگە ئەوانەی کە لە خەفەریاتان و لە شوێنی کارکردنیانن هەوڵ بن لە شوێنی مانەوەیانە قەرەباڵقی زۆر دروست نەبێ هەوڵ بن بە بەردەوامی لە ڕۆژانەی کە خۆرەتا و ئەوانەی هەواگۆچێکی گرنگ لەناو ژوورەکانیان هەبێت زۆر گرنگە و ئەگەر یەکێکیان نیشانەی هەبوو یان نیشانەی لێ دەرکەوت زۆر گرنگە بە زوویی هاوڕە پێشمەرگەکانی تری بەرپرسەکەی ئاگادار کاتەوە بۆی نەچێتە دەوام و ئەگەر یەکێکی نیشانەتی یا دەرکەوت بە زووترینان سەردانی نزیکترین دامەزراوی تەندروستی بکات بۆ وەرگرتنی ڕێنمایی پێویست ئەوەیش کە عەلاقەی بە مەسائلی ئێرانەوە بۆ زۆری لێ ئەمرێت یعنی بەفعلی مەسائلی زۆر مردن کۆمەڵی هۆکات دەوری تیا ئەبینێت یەکێ لەوانە تا خزمەتگوزاری تەندروستیەکان لە وڵاتە تا چەند هەن تا چەند تەحملەکە تا چەند ئەتوانێت عەدەدی ژمارەی توژوان زۆر گرنگە هەتا عەدەد کەمتر بێ خزمەتگوزاری باشتر و ئەگەر ئەو کەسانشی کە توژە بن ئەگەن کۆمەڵە نەخۆشی دێشخانی تریان هەبێت لەوانە نەخۆشیەکان لوبەرەکانی خوێن شێرپەنجە شەکرەوە ئیلە ئاخری و لەگەڵ تەمەنە چانسی مردنیان زیاترە بە خەڵکێکی ترکە ئەم گرفتانەی نییە لەبەر ئەو هۆکارانێتە دەورە بین بەڕاستی دەستا هاوڵاتیانی بەڕێست ئێمە لە ئێران هەتاکو ئێستاکو لە ئێرانە لێکۆڵینەوەی درێژمان پێ نەگەیشتووە دەینا کرد بێ بزانین بە چی مردو ئێستا ئەمریکا دوێنێ دووهەمین گەورەترین بەحسی لە دوای سینەوە خستە ساحەکەەوە 2400 کەسی داناوە ئەی پێمانەڵێت چی ئەمرێ و چێ نامرێ کاگازات دوا پەیوەندیە وەریەگرین و یەک بابەتی ترمانەیە خۆمان هەرسێکمان مناقەشەیەکەین کاگازات فەرمو و پرسیارەکەت بکە لەگەڵ دکتۆرەکەیە پرسیار پێ کاگازات گیان کاکە گیان وڵی من پرسیارەکەی من عامە فەرمو حەزەکەم لەگەڵ ئەو دکتۆران ناگەر ئەوە تا فەرمو بەڵێ مرحبا دکتۆر جان فەرمو سەرچاو بەخێر بی دکتۆر باشی سەرچاو بەخێر بی ناوەتە نازام کەها فەرمو پرسیارەکەت کە هەرسێکمان جۆمان لێتەوە چاوەڕێی پرسیارەکەی توین آخر ئەزانم حەزم کرد مباشی لەگەڵ ئەو دکتۆرانە قسە بکەم برا عەزیزم من هێندی شتم هەیە وەڵڵا فەرمو کاکێ ئازاد هەرسێکیانتیان فەرمو قوربان نازانمەوە خەڵکەی لەگەڵایە نەوەڵڵا کەسی لە هەر جەنابتی لەگەڵی تەلەڤیزیۆنەکەی جەناب دەنگایەتەوە کاگازاجان دەست پێ بکەمە هەرسێکمان جۆمان لێتە سەوتی تەلەڤیزیۆنەکەت کرد کاگازات باشە جەناب وەتوانی بە ڤایبەر بە فەیسبوک بۆی شێکمانی بنێری لە خزمەت تابین دکتۆر کۆسار دکتۆر عەبدولفەتاح یعنی خەڵکیی زۆر تەلەفونەکە ئەڵێ ئەم نەخۆشیە لە ئارایە ئێمە چۆر بتوانین بۆ مستەقبەلی مناڵەکانمان بۆ ساڵێکی تر
کەڵک لەم نەخۆشانە وەرگین بۆ ئەوی ئایا ئێمە بیرمان کردێتەوە ئەمە بکەین لەگەڵ هەموو ئەو دکتۆرانی کە تێکەڵم بیکەین بە شتێک بە بەحسێک بە ڕیسێرچێ بە شتێک کە ئیسفادی هەبێ هەم بۆ مستەقبل بۆ خۆمان یانی شتێکی وە پرسیاری زۆرم لێکرێ من جوابی خۆم هەیە بەڵام حەزەکەم لێەوەی وەرگین وەکو عەمیدی ڕاگری کۆلێژی پزیشکی دەستە خۆش کاکتۆر پرسیارێکی زۆر بەجێ بەڕاستی خۆ دەزانی وڵات و هەموو عالم بە بەحس پێشەکەی لەو ڕۆژەوە کە کۆرۆنا بڵاوبۆتەوە هەر لە پەمێدا سێریکە 1047 بەحس بڵاوبۆتەوە لەسەر کۆرۆنا و لەسەر چۆنێتی چارەسەرکردن و چۆنێتی ڕێژی مردن ژماری زۆر بەحس لە وڵاتانی جیهان بڵاو کراتەوە ئێمە خۆشبەختانە ئەم بیرۆکەیەمان هەر کۆنیشە بۆ نمونە ده ساڵی 2009 کە پەتای ڤایرۆسی بڵین ئەنفلۆنزای باڵندە و بەراز بڵاو بووە و کاتە بەحسمان لەسەر کرد و بەحسەکەش بڵاو کرا لە مجلاتی جیهانیا ئەم ساڵ بیرۆکەمان هەیە و بەڵێ دەستمان کردەوە بە نووسینی پرۆپۆزەڵی بەحسی ئەم نەخۆشانی ئێمە لە کوردستانە و بزانین چۆنە بە هەموو کوردستانەوە و خۆشبەختانە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی فەندی پێویستی بۆ بەحس بۆ بەحسە پێشکەش کردووە کە بەحسەکە بکرێت و چی پێویستە هەموو تێچۆکەی خاتە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا بەحسەکەی بلە چەند تەوەرێکەوە بە تەوەرە کلینیکەکەی دەی نەخۆشەکان چۆن هاتوون چ نیشانەکانیان چییە ئەشیعەکانیان فەحسەکانیان چۆن دەرچووە پاشان بەحسە پۆزیتیڤەکەی ڤایرۆسەکە ئایا ئەو ڤایرۆسی ئێمە هەمان ڤایرۆسە لە سین هەیە بەس ئێمە ئەو شتەمانەیە بتوانین سترینەکەی دیاری بڵێ ئێمە توانیستە بزانین ئێمە ئێڵە ئێسە وایە مۆزاییکە کامیانە بەڵە خۆشبەختانە دوو پسپۆری زۆر چاکمانەیە کاکتۆر زانا و کاکتۆر سەفین کە یەکێکیان دکتۆر زانا خۆی لە وڵاتی بەریتانیا هەر بەحسەکەش و دکتۆراکەش لەسەر کۆرۆنایە وەسپێنە تەکسێنەرم بە دوایانە بۆ ئێرە دەست خۆش بێ کە ئەو ئەتوانێت جینسیکۆنسیمان بۆ بکە و جۆری ڤایرۆسەکە دیاریکە ئایا هەمان ڤایرۆسە ئایا تەفری کردووە داگەشتووە لای ئێمە تەفری نەکردووە کە ئەمەش بە هاوڵاتیان ئەم خاڵە زۆر گرنگە ئەبێ بزانین ئەم ڤایرۆسی ئێمە چییە وا کورد ئەوەنە بە سوچی گرتومان و بەحسەکە ئیشەڵڵا لە ماوەیەکی کورتا دەستی پێ ئەکرێت و هیوادارم هەموو شارەکانی کوردستان بەشدارم لەم بەحسەیە و جەنابیش و کاکتۆر ئەفتاح و منیش و خوێندنی باڵاش و دکتۆر بەڕێزەکانی سەحەش بەشدارم پێ دەست خۆش بێ هاوڵاتیانی بەڕێز ئەم لێکۆڵێنەوەی کە باسیەکەین یەکەم لەبیرمان نەچی ئەمە ئەزمەیەکی نەتەوەییە بەحسەکانمان هەمووی لەسەر مستەوای نەتەوەیە وڵاتە یان پێوتێ نەیشناڵ ستەدی اینجا ئەکەوێتە سێ بەشە بەشێکیان لەسەر کەیسە بەشێکیان لەسەر مستەوای شارەکانە بەسێکیان لەسەر مستەوای هەموو کوردستانە کەواتە و کە کاکتۆ کۆساری ژووتی ماتریاڵێکی زۆر باشمانێ کاکتۆر فەتاحتۆ ڕایچی لەسەر ئەمەتە چیت مەسائلی توێژینەوە زۆر گرنگە بۆ پەرەپێدان بۆ پێشخستن لەم بوارە کاکتۆر جگەلەوەی کاماژە پێەکە لە بوارە کلینیکی و لە بوارە زانستێ بەحتەکەیە زۆر گرنگە و توێژینەوانە بکرێت بەڵام لەلایەنکی تریشە زۆر گرنگە دۆکومنتێشنی هەموو ئەو کاروکردە و ڕێگە چارانە بکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستگا پەیوەنددارەکان و قایمقامەت و دەستگامنەکان پێی هەسان بۆ ئەوەی دوای تەوابوونی کۆرۆنا پێداچوونەوەیکی گشتی هەڵسەنگاندنێکی گشتیا بکەین چیمان باش کرد و چی کەم و کوڕیمانە بوو بۆ لە کەچکە ئەم پەتایانە و کووتمان بە بەردەوامی هەر دە ساڵجارێک بە ناوێکەوەیە بە عنوانێکەوەیە ڕێگە چارەکانی هەمووشیان نزیکن لەیەکەوە بۆی بتوانین کۆرۆنا ئەرشیڤ بکرێ بە باشی تاوەکو بۆ داهاتوو بتوانین سوودی لێ ببینین لەبەرەوە یەکێکە لە هەنگاوە زۆر گرنگەکان خۆش بێ ئێمە لە پشتمانەوە دوو جەدوەلمان داناوە ئەمە هەر کەسە بە ئارەزوی خۆی شتێکی لێ خوێندێکیڵێ ئەمە ڕاستە یەکێکی تر ئەمە یەکێکی ترڵێ وڵاهینی نەرویج و سوید ڕاستە مەی سکەنداڤیە ئەوی ترڵێ نەوەڵا وەردۆمێتەر ڕاستە ئەوی ترڵێ نەوەڵە ئەمەیان ڕاستە ئەوەی خۆمان لەگەڵ ئەما چۆن دەرەچێ من لە سپێنی ئەو لێرادانیم بۆ شەژ طبعاً ئەوەی کە لێرە ئەیبینین ئەمە نەخشەی جیهانیە لێرە پیشان ئەدرێ نەخشەی جیهانی ئێمە وەکو بەشێک لە عێراق ئاماژەی پێ ئەدرێت لە هەرێمی کوردستانە و عێراقیش جا ناکاتەوە لەم پارێزگای چۆنە تۆزەعی کۆمەڵە زانیاری لێرە خراوەتە ڕوو بەڵام ئەوەی کە ئەو GIS کە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا بە خۆشبەختانە دامی کرد و سەرۆکاتی زانکۆی سلێمانی سپۆنسەری مادی کرد و بە هاوکاری کۆمپانیایکی ناوخۆیی کۆمپانیای ڤیپایۆنی دیزاین کرا و شەریکەی دایک شەریکەی ئیزری
عینەن ئەو شەریکی کە ئەمەی پێکراوە هەمان ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان پێمان کردووە ئێمە دێین لەسەر داتاکان سەر هەرێمی کوردستان لەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان دۆک چەندیتیا سلێمانی چەندیتیا کە لە دۆکەی پێڵێ ژماری ئەوە نێ ژماری مرد و ژماری چاکبوونەوە هەر لەسەر داشبۆردەکە لە تەنیشتی خەریتەکەیە لێرە چەند گرافی خراوەتە ڕوو گرافێک هی چەند کەس توش بووە چەند کەس چاک بۆتە چەند کەس مردووە هاوڵاتی چۆن دەسی بگاتەوە لە ماڵەوە هەر ئێستا ئەتوانێت بچێتە سەر ناو ماڵپەڕی وەزارەتی خوێندنی باوە توێژینەوەی زانستی ماڵپەڕی زانکۆی سلێمانی و زۆر لە ماڵپەڕەکانی تریش شێریان کردووە ئەتوانن ڕاستەوخۆ داتاکان ببینن کە وەسعی هەرێمی کوردستان چۆنە کەیزەکان چۆنن لە چه شوێنێکن و چەند ڕەگەزیان چۆنە بە گوێرە ڕۆژەکان زۆرترین ڕۆژی ئەم مانگە کە کەیزەکانی تیا بۆ لەکەیا بووە هەموو ئەو داتانێ لەسەر داشبۆردەکە پیشانەدرێ هاوڵاتی بەڕێز دکتۆر کۆسار قسێکی لەسەرمە دەست خۆش بەڕاستی ئەمێک کە کراوە ئەو جیایسە ئەمە یەکەم جیایسە لە هەموو عێراق و کوردستانە کراوە و شتێکی تازەگەریە و بیلفعلەوەی کە هاوڵاتی سەری پێویست ناکە لە شوێنی ناڕاستەوە معلومات وەرگە و معلوماتان لێ هەمووی ڕاستە ئەو معلوماتێک کە لە هەولێر و دۆک و زاکۆ داخڵەکرێ لەبەرەوە تاکە معلوماتێکی ڕاست سەرچاوێکی ڕاست جیایسەکەیە هاوڵاتیانی بەڕێز من لە باتی ئێوە سپاسی دکتۆر کۆسار ئەەکەم و سپاسی دکتۆر عەبدولفەتاح ئەەکەم من بەڕای خۆم ئێوارەیەکی زۆر بە کەڵکمان هەبوو و داوەتان لێ ئەەکەم ئەم ڤیدیۆیانە شەیرکەن دابەشیکەن لەگەڵ هاوڕێکانتانە وەڵاممان بە زۆر پرسیاری گرنگ ناوەتەوە لەبەرەوە بەشداری ئێوە لەگەڵ ئێمە شەیرکردنی ئەم ڤیدیۆیە لانی کەم ئەبێ 200-300 هزار کەس بیبینێ نابێت لە ژمارەیەکی کەما بوەستێ نابێ بڵێ بینەرەکەی هزار یا 10,000 ئەبێت تۆ بیکەی بە 200,000-300,000 چکۆ ئێمە وەڵامی پرسیارە قورسەکانی ئێوەمان ناوەتەوە زۆر سپاس هەتا سپەی شەوبەیەکە گەینەوە هیوارین پرسیاری قورسمان بۆ بنێرن بۆی بتوانین لەگەڵتانە ڕابین سەلامەت بن و ڤایرۆسی کۆرۆناش تێگەشتین بە یارمەتی ئەوە زۆر سپاس.